بەڵێ ئێمە دەمانوێت گفتوگۆی زیاتر بکەین لەبارەی سەرهەڵدانەوەی خۆپیشاندانەکان جارێکی تر لە پاش 12 ساڵ لە سووریا کە بە هەمان شێوە خۆپیشاندەران ئەم جارە داوای ینی نیگەرانن لە دۆخی ئابووری و سەرهەڵدانی هەژاریەکی زۆر لە وڵاتەکەیان لەگەڵ بەڕێز شەلال گەدۆ نوێنەری ئەنەکەسە و ئەندامی هاوپەیمانی نیشتیمانی ئۆپۆزیسیۆنی سووریا گفتوگۆ دەکەین لە ستۆدیۆ لەگەڵ ئێمەیە. مامۆستا شەلال زۆر بەخێر بیت. بەڕێز شەلال گەدۆ تو بخێراتی ئەف چەند ڕۆژێکم خۆپیشاندان جارەکاتن دەست پێ دیکەن ئەف خۆپیشاندانە چ ئاماژەیەکی دیگەهێنن تنێ وەختینە نامینن یانشی هێزێک قووەتێک لە پشتەوان هەیە باوەڕیا من دوو وەختی و کاتی نینە ئەف خۆپیشاندانە هەر دەست پێکردن لەبەری 12 ساڵە حتا ئێستا وا گوتەبەرین کەرم کرد و دوو باوەڕیا من دوێ بەردەوام بژی حتا گۆ خەڵکی سووریا مافی خۆ وەرگرن هەتانی تشتێ گۆ خەڵکی سووریا دۆز دکن جێبەجی بکەن خەڵکی سووریا وەگو ئەم تەب دەزانن ژێ ڕێژێما بەعەس ڕێژێما بەشار ئەسەد بێزار بوون ئەف ڕێژێما گەسەر و بەرێ نیف قەرنی لەسەر سەری وی وڵاتی دەسەڵاتە و مەسەلەی نەهبوو سەلبێ و فەسادی و برچیبوونە خەڵکی ئۆتیهادا خەڵکی سووریا نەماوێ قبول دەکەن گەل لە خەڵکی و لەسەر سەری وا ڕێژێما سووریا ئەوا دەفکرین گە شۆڕەش لە سووریا تەمام بوو کۆتایی پێهات شۆڕەشی گەلان بەرئەم گەلانی سووریا بە ئاسن و بە ئاگر کۆتایی پێنایە هەر ڕژێم چەند وحشی بێ خەڵکی سووریا و دۆزا مافی خۆ بکەین و هەری خۆپیشاندان بەردەوام بن تا خەڵکی سووریا مافی خۆی وەرگرن. ینی بەڕێز گەدۆ چاوەڕێ دەکەن وەک لە ساڵی 2011 بینیمان خۆپیشاندانەکان چەند فراوان بوون شەڕێکی 12 ساڵە لە سووریا ینی درێژەی کێشا چاوەڕێ دەکەن ئەم جارە خۆپیشاندانەکان بەو شێوەیە فراوان و گەورە بێت تەواوی سووریا بگرێتەوە چوار پارێزگار ئێمە چاوەڕێ دکن لە 2011 ئەگەر لە بیرە ئێوە لە دەرعا دەستی پێکردنی هەیە خۆپیشاندانەکان پێش ئێستا ناودەوڵەتی هەیە و پشتگیری ئۆپۆزیسیۆنە سووریا هەیە و پشتگیری گەڵک خەڵک هەیە بۆ خۆپیشاندەران لە دەستپێکی 2011 کاتێکی دەستی پێکرد هەر پشتگیری هیچ نەبوو هەموو وڵاتانی عەرەب و وڵاتانی جیهان بەرجەوەندیەوان لەگەڵ ڕژێما سووریا بوون لە ئەو کاتەوە هەموو خەڵک داوا وەستانی جەماوەرد کرد داوا وەستانی ئەو خۆپیشاندان دەکرد بەڵام ئێستا وەزە جیاوازە بەڕای من هەموو وڵاتانی جیهان ڕای عامی گشتی نێودەوڵەتی لە دژی ڕژێما سووریایە و متەضامنە لەگەڵ خەڵکی سووریا کاتێکی خەڵکی سووریا بەردەوام بۆ خۆپیشاندانە بەباوەڕیان مافی خۆی وەرگرە بێوەستان باشە بژین هەوەزە هەندێکی جیاوازە دەمێکیدا کو سووریا پشتی 12 ساڵان کوشتن و ڕفاندن و شەڕ و شێوەیەکی گشتی تەڤلی هەوی دناوا سووریایەدا سووریا جارێکا دنڤە گەڕاناوە کۆمکارە عەرەبی اعتراف پێکرد نەها هەوڵێک هەیە کو پەیوەندیên سووریا و تورکیایژی ئاسایی بن دەمێکیدا کو ڕەجەب تەیب ئەردوغان بەردەوام دەگوت بەشار ئەسەد تاوانباری جەنگە ئالیەکی دنڤە رووسیا بە هەمان ئاوی پشتەوانیا سەرەکیە ئیران پشتەوانیا سەرەکیە یعنی هەنگ وەها دەبینن کو جارێکا دن سووریا ینی چارەسەریەکە سیاسی ژێراوەرەکردن بڕیارە نەتەوەین یەکگرتی 25 بێجێ بەجێکردن دەمێکیدا کو پشتەوانەکە نێودەوڵەتیش بووان چێ بێژ بۆ سووریە کاکەجان لە 2011 هەموو دنیا لەگەڵ ڕژێمی سووریا بوو و تێکردنی ڕژێمی سووریا لەگەڵ هەموو وڵاتانی جیهان هەبوو و سووریا وڵاتێکی گەورە بوو و محوەری بوو و بقەوەت بوو لە ئەم منطقە بەڵام کاتێکی خەڵکی سووریا خۆپیشاندان کردن و هەموو ملەتی سووریا ڕەبوو لەسەر پیا داوای ڕوخانی ئەو ڕژێم دەکرد خەڵک هەموو وڵاتانی جیهان و هەموو منەظەماتی ئینسانی لە هەموو دنیا نەچار بوون کە داما خەڵکی سووریا بکەن داوا خۆپیشاندەرانی سووریا بکەن بە باوەڕیان بێ ئێستا عینی تەجروبە دەبێت یعنی خەڵکی سووریا گەبێ نان بن گەبێ ئاو بن گەبێ کارەبا بن گەبێ مەعاش بن گەبێ ئیش بن گەبێ کار بن هەموو دنیا لەگەڵ ڕژێمی ئەسەد بوەستە خەڵکی سووریا قبولی ناکەن و داوای مافی خۆی بکەن و تەجاربی وا لە دیرۆک هەیە هەموو وڵاتانی جیهان هەموو ملەتی جیهان خەڵک ڕابوونە کاتێکی خۆپیشاندانە دەکەن ینی چەند ئەو سوڵتە ئەو دەسەڵات بە قووەت بی بە باوەڕی من خەڵک ناوەستی لە بیرمانە بێت چۆن شۆڕشی سلمی لە دەولەت لە وڵاتی گەورە وەکو ئەتیحادی سۆڤیەتی لە کۆتایی قەرنی ڕابردوو ئەو وڵاتی گەورە ئەو وڵاتی قەوەت ئەو دەولەتی عوزما کاتێکی خەڵکی رووسیا ئەتیحادی سۆڤیەتی ڕابوون بە خۆپیشاندەران ئەو دەسەڵات هەلوەشی هەموو دنیا لەگەڵ ئەو دەسەڵات بوو ئێستا دیارە عینی تەجروبە لە سووریا دروست بێ بە قەناعەتی من ئەگەر خەڵکی سووریا بەردەوام ببن ئەو دەسەڵاتە نامینە لەسەر خەڵکی سووریا 12 ساڵە ینی ئەو خواستەی هەیە بەڵام خۆتان دەزانن لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بە تایبەت لەم ناوچەیە هەتا ئەمریکا گڵۆپی سەوز پێنەکات هەندێک لە گۆڕانکاریانە ڕوونادەن پێتان وایە ئێستا کۆمەلگەی نێودەوڵەتی و بە تایبەت ئەمریکا لەگەڵ ئەوەیە کە ڕژێمی بەشار ئەسەد بێتە گۆڕین ئەمریکا هەر گڵۆپی سەوز بۆ خەڵکی سووریا ینی وەک پێخستووە داوای ینی ئەمریکا هەر لەگەڵ خەڵکی سووریایە ئەمریکا هەر سەزا لەسەر ڕژێمی سووریا
داناون ئەمریکا ینی ئێستا لەشکری ئەمریکا ناوە سووریایی بۆ شەڕی ئەو ڕژێمە بکە بۆ هەندێک دەوەری سووریا بپارێزە لە ئەو ڕژێمە شەڕی ڕژێمەکە یا شەڕی داعشەکە لە شەڕی ڕژێمەش خەو شەڕی داعشیەکە ینی گەلێک ئێستا هێز لە ناو سووریا هەن هێزی ئەمریکا و تەحەلوفی ناودەوڵەتی بۆ گە ڕژیمی سووریا نەتوانێت بێ مەسەلەن ئەو دەوەری گۆپەیەدێ لێ دەسەڵاتە یان دەورن دیتر هێزی تورکیا لە غەربی سووریانە مەسەلەن بۆ ڕژیمی سووریانێ ئەو دەبەرانە دەستگیر نەکە جارێکی تر ئەو نەکە ینی هەموو وڵاتانی جیهان ینی چەند سوپایەک هەیە زیاتری 20 وڵات ناو خاکی سووریا ئێستا ئیزەکەن هەموو پەڵپشتی خەڵکی سووریا دەکەن بۆ لە وەجهی ئەو ڕژێمە بوەستن. باشە کاک شەلال ینی ئەف ناوچەیەک و خۆپێشاندان ژێ دەرکەتینە زۆربەی ئەوان ناوچیان سەر بە دەسەڵاتێنە بەشەکەوان عەلەوینە و دیگەل متعاتفن دیگەل بەشار ئەسەدی. ڕۆلی ئۆپسیۆنێکیە دەبێ ناوبەرێدا دەبێت ئۆپسیۆن چ بکەتن ینی ئۆپسیۆن لە تورکیایە لە قەتەرەیە لە وڵاتن دێ دەکارێت چکەتن چاوە هانا خەلکی بدەت و لە باژێرندن دناوا شامێدا بە شێوەیەکی بەرفرە خەڵک داکەویتە سەرجادە ji بۆ بێ چەندێ دەنگێ مەزلومیەتە خەلکی سووریای بگەهیتن. ئۆپۆزیسیۆن پێش ئێستا جانابەت باسی بەیانە ئۆپۆزیسیۆنێک کرد گداوایەکی دەکە بۆ خەڵکی سووریا ئۆپۆزیسیۆنیش هەر نونەری خەڵکی سووریایە گدەنگ و باسی ئەو ملەتە بگینە بە هەموو وڵاتانی جیهان. وابزانم ئۆپۆزیسیۆنی سووریا ئەوڕۆ لە ئەو دەورە دبینی ینی لە دەستپێکی شۆڕشتا ئێستاش بەردەوامە. ئۆپۆزیسیۆن جهتێکی تەنفیزی نییە جهتێکی حکومی نییە ئەو دەسەڵاتی لە دەست نییە بڕۆ شەڕی ڕژیمی سووریا بکە بەڵام ئۆپۆزیسیۆن هەر نونەری خەڵکی سووریا هەستاکەی نەها ئۆپسیۆنا نەهایە سووریە وەکە ئۆپسیۆنا بەری 5-6 ساڵان نییە دەما گورچ و گۆڵ بوو دەما چالاکی هەبوون ئەکتیڤی هەبوون بەردەوام داخوانی هەبوون جوین و میتینگ هەبوون نها ئۆپسیۆنێکا پەرتەوازە هەیە ئۆپسیۆنێکا جدی نییە لەسەر سووریای کار بکەێت پەرتەوازە نییە بەڵام تۆزێکی کار و ئیشی ئۆپۆزیسیۆن پاش کەوتووە ئەوچی بەڕایەمی سەدەمک هەیەژبەر گردامی دەولی تراجعی دەیە لەگەل ئۆپۆزیسیۆنی سووریا تێکلیە ناودەوڵەتی لەگەل ئۆپۆزیسیۆنی تۆزێکی بەری و پاش دەڕۆشتن هەموو وڵاتانی جیهان و سەرسەری ئەوان وڵاتانی عەرەبی لەگەل ئۆپۆزیسیۆنە سووریا بوون و هەموومانجی دەزانێت گە ئەم ئۆپۆزیسیۆنە سووریای حالی وڵاتانی جیهان ئەم ئۆپۆزیسیۆن دروستکردن و دامی ئۆپۆزیسیۆن زۆر دەکردن لە دەستپێک لە 2012 و 2014 حتا 2018 ئێستا ئەو دامە تراجعی کردووە ئەو هاوکاری باسیەکەی و دامەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ئۆپۆزیسیۆنی سووریا دەیکرد ئێستا کەم بۆ تۆ ئایا ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ڕژێمی سووریا لەگەڵ وڵاتانی ناوچەکە نییە پەیوەندی هەیە بەوە ئەوە تەسیری هەبوو ئەوە یەک دووەم ینی دامی شعبی لە ئۆپۆزیسیۆن خۆپێشاندان لە سووریا وەستان ئەو دامە تەراجعی کرد دامی ئۆپۆزیسیۆن ئێستا گە خەڵکی سووریا جارێک خۆپێشاندان بکەن بباوەریە من وێ هەموو وڵاتانی جیهان زۆربەی وڵاتانی جیهان ئەو دۆستی گەلانی سووریا وێ جارێکی تر دام و تایید و مساندەی ئۆپۆزیسیۆنی سووریا و خەڵکی سووریا بکەن. کاک شەلال هەرچەندە پرۆسە بێژن دەم نەمایە لە پرسەکە کورد ئەگەر کوردیژی بەرسف بدەیت divê navberêda pêwîst e Kurd li Rojavayê Kurdistanê çi bikin çi rolekê bibînin ege heng divê bawerî da min xwepêşandanên vê carê xwepêşandanên ciddî ne ji bo rixandin û ji navçûna rejêma Sûriyeyê ya Beşar Esedê divêt Kurd divê navberêda çi biketin. Kurd her biryara Kurd waye li 2011 ta êsta jî beşekin ji şoreşa Sûriya beşekin ji xwepêşanderanê Sûriya êsta jî berayî min Kurd zû bebê texîr ew ji beşdarî û xwepêşandana bibin li hemû deverî xwe li hemû gund û şarî Kurd çunku Kurd برجوندی کرد لگل خلکی سوریایی لگل اپوزیسیون سوریایی لگل او رژیمی لگل او دسالتی دیکتاتوری استبدادی هیچ نیه. یعنی کردن و در دیجی بشار اسدی خوب پیشاندانیم که یان دیجی بشار اسد دسالت کروشاوای کردستانی هست. دیجی بشار اسد و دیجی همو خلکی بسر بشار اسد. لگل او دسالتی جی او دسالتی که جناب الباس کروشاوای کردستان اسد دسالت با قناعتی من پیوسته خوب پیشاندان لدیجی او دسالتش بیه. زور باشه. برای شلال گدو نونري أنجمن الشمالية كل سوريا أنا كسي وأنتم ائتلاف نشتماني يا أوبسيونا سوريا الاستوديو ديال ما ويا لك سباسين هرابن سباس